گەلانی عێراق هەڵبژاردننی دوانزەی ئایاریان بەڕێ کرد و چوونە قۆناغێکی نوێ. ئێستا هێزە براوەکانی هەڵبژاردننیش چاوەکانیان لەسەر پێکێنانی حکوومەتی نوێی عێراقە. هێزە کوردیەکانیش دایانەوێ پشکی خۆیان لەو حکوومەتە هەبێت و چاودێرانیش دەڵێن ئەگەر کورد ماڵی یەک ڕیز نەبێت و یەکگرتو نەبن ئەوە ناتوانن لەو حکوومەتە نوێیە خواستی خەڵکی کوردستان جێبەجێ بکەن. بۆ ئەوەی پێگەی کورد بەهێز بێت بۆ ئەوەی بتوانن بەرگری لەو مافانەی کە بەدەستمان هێناوە بیکەن باشتر وایە حزبە کوردیەکان بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی و سەرجەم لایەنەکان بە یەکگوتاری و بە یەکهەڵوێستی و بە یەکگرتووی بچنە بەغداد بۆ دانیشتن و مفاوەزات و ئەو دانیشتنە و میتنگانەی ئێستا هەن بۆ دروستکردنی حکوومەتی نوێی عێراقی. ئەگەر بە یەکگرتووی نەچن دیارە مافەکانی ئێمەش دەکەوێتە بەرهەڕەشە. لەم قۆناغەدا کورد پێویستی بە یەکگرتووی هەیە و هەنگاونان بە ئاراستەی بەغدادیش ئەگەر کۆی هەنگاوە سیاسەکانی کورد دەخۆنەگرێت ئەوە زیانی گەورەی دەبێت و دوجار ناتوانرێ کێشەی سیاسی و خزمەتگوزاری خەڵکی کوردستان چارەسەر بکرێن. قسەکە لەسەر ئەوەیە یعنی ئەگەر کورد یەکگرتو نەبێت ناتوانێت پرۆسێکی دانوستانی سەرکەوتوو لەگەڵ حکوومەتی عێراقی بکە و بەشێکی گرنگیش بێت لە حکوومەتی عێراقی. واتە ئەگەر بە یەکگرتووی بێ ئەوە ئێمە دەتوانین مەسەلەن گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە جێناکۆکەکان مەسەلەی کێشەی دارایی کێشە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا پێ چارەسەر بکرێ بە یەکگرتووی کورد لە حکوومەتی داهاتووە و بە یەکگرتووی بشنە پرۆسێکی دانوستانەوە بە دڵنیاییەوە سەرکەوتنی باشیە بێ بۆ کورد. جگەل لەوەی کە لە ناوخوا پێویستە سکاڵا لەسەر یەک تۆمارکەن و دژایەتی یەک بکەن بەڵام لە بەرامبەر دوژمنێکی سەرەکیە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە کە ڕوبەڕووی میلەتی کووردە هەمویان دوجار لە بەرامبەر میلەتی کووردا یەکەگرنەوە پێویستە لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی تەبابن لە پەرلەمانی عێراق بۆی کە ئەم دۆخە ناهەموارە کە کورد لە ئێستادا شکۆی شکاوە شکۆیەک کە چەند ساڵە دەستمان پێوە گرتووە لە ناو چووە پێویستە دووبارە میلەتی کورد هەڵسێنینەوە. کورد کێشەی سیاسی و بوجەی هەیە لەگەڵ بەغداد هەموو حزبەکانیش پەیامەکانیان ڕوونە کە دەیانەوێ ئەو کێشانە لە بەغداد چارەسەر بکەن بە سوودی خەڵکی کوردستان. بەڵام ئاڵۆزی شانۆی سیاسی لە عێراق و هەوڵە شۆڤێنەکان وا دەکات ئەو کێشانە بە تەنها لایەنێکی سیاسی چارەسەر نەکرێن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.